بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێوێ خۆشەویستان ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی گفتوگۆتان پێشکەشەکەم و ئامادەکاریەکان بۆ دەستپێکردنەوەی وەرزی نوێی خوێندن دەکەمە تەوەریەم شەوی بەرنامەی گفتوگۆ و قسە لەسەر تەواوی ئەو ئامادەکاریە دەرونی و پێدەویستیانەکەین کە پێویستە بۆ وەرزی نوێی خوێندن هەم دایک و باوک هەم قوتابی هەم مامۆستا و هەم تەنان لایەنە پەیوەندیدارەکان بیگرنەبەر. دوو ڕۆژی دیکە واتە سەرەتای وەرزی پاییز لەگەڵ وەرزی نوێی پاییزدا وەرزی نوێی خوێندنیش لە هەرێمی کوردستان دەست پێ دەکاتەوە. ئومێد دەکەین وەرزی نوێی خوێندنی ئەم ساڵ ببێتە وەرزی ئامادەکاریەکی باش بۆ خوێندن لە هەرێمی کوردستان و ببێتە ساڵی پێداچوونەوە بە تەواوی ئەو ساڵە لە دەستچوو یام ئەو ساڵە پڕ لە کێشە و پڕ لە گیر و گرفتانەی پەروەردە لە هەرێمی کوردستان. بۆ قسەکردن لەسەر ئامادەکاریەکان بۆ وەرزی نوێی خوێندن لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری زۆر بەڕێز هەستیار عەلی توێژەری دەرونی و لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر میوانداری زۆر بەڕێز مامۆستا زانە عەلی شارەزا لە پەروەردەی منداڵمان کردووە. سەرەتا دەچینە لای بەڕێز کاک هەستیار عەلی توێژەری دەرونی لەوە دەست پێەکەین بۆچی هەموو جار مامۆستا هەستیار یەکەم ڕۆژی خوێندن هەم بەنسبەت دایک و باوکە و هەم بۆ منداڵ هەم بۆ مامۆستا گرنگیەکی زۆری هەیە و جیاوازە لە ڕۆژەکانی پاش خۆی. بەڵێ دەستان خۆش بێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. پیرۆزبایەکی گەرم لەسەر جەم خوێندکارانی کوردستان دەکەم و هیوای سەرکەوتنیان بۆ خوازم. ڕاستیە مناسبێکی زۆر تایبەتە و بە تایبەت ئەو خوێندکارانەی کە یەکەم ساڵیان نەچنە پرۆسەی خوێندنەوە. گرنگەکەی لەوەیە کە لە ڕاستیە وەرزێکی نوێی پشووی خوێندکاران تەواو بوو لەگەڵ وەرزێکی نوێ وەرزێک کە سێماوی سێ مانگە خوێندکاران بەسەراتی پەڕون و وەرزێکی نوێ دەست پێکە بۆی کە خوێندکاران ڕووکەنە ناو ناوەندەکانی خوێندنەوە. گرنگەکەشی با بڵێن دوو بابەتەیەکی لەوانەیە بۆ ئەو خوێندکارانن کە سەرەتا و یەکەم جاریان نەچنە ناو ناوەندەکانی خوێنەوە ئەوەی تریشان ئەوانن کە بوونە ماوەی چەند ساڵێکی تراکە لە ناو ناوەندەکانان. گرنگەکەوەیە کە بۆ هەردوو بارەکە پێویستە دایک و باوکان و هەموو ناوەندەکانی تر بە هۆشیارانە و مامەڵە بکەن سەبارەت بە ئەوەی کە چۆن بتوانن خوێندن و قوتابخانەکان لای خوێندکاران و لای تەواوی ئەو خوێندکارانی کە ڕوو لە ناوەندەکانی خوێندنەکەن خۆشەویستکەن. گرنگەکەوێت کە ئەبێ هەمیشە دایک و باوکان ئەوە بزانن کە ناوەندی خوێندن ئەو سەرچاوەیە ئەو شوێنەیە کە خوێندکارەکانی با بڵێن مناڵەکانی تیا پەروەردە دەکرێت تیا دێتە بەرهەم و تیا پڕمەعریفە دەکرێن. بۆیە زۆرێک لە دایک و باوکان گرنگیەکی زۆر تایبەت دێن بە پرۆسەی خوێندن و بە سەردانیکردنی خوێندکارەکان بە ناو ناوەندەکانی خوێندن. زۆر باشە لایەنی دەرونی و ئارامی دەرونی قوتابی لەلایەک و مامۆستا و فێرکارەکانیش لەلایەکی دیکە و دایک و باوکیش وەکو یەکێک لە کارکتەرەکانی پرۆسەی فێرکردن و پەروەردە لە هەرێمی کوردستان تا چەند گرنگە مەبەستمەوەی لایەنی دەرونی و ئارامی دەرونی تا چەند دەبێتە هۆی دروستکردنی کەشێکی لەبار بۆ خوێندنی وەرزی نوێ. بەدڵنیایەوە گرنگێکی زۆر تایبەت بێ بدرێت بەلانی دەرونی هەر سێ ئەو فئەی کە جەنابتان باسان کرد چکە هەر سێ لەو خاڵە ڕۆڵێکی کاریگەری هەیە لەسەر دروستکردنی ژینگەیەکی ئارام و پڕ لە کەشێکی تەندروست دەروون بۆ مناڵەکە. چکە ئەگەر بیرمان نەچێت ئەگەر خوا نەخواست لە خەلە لە ئیشکالاتێک کە بێت لە دایکەکە یا لە با بڵێن مامۆستا بەڕێزەکانە لەو ناوەندە خوێندنەکان یا لە مناڵەکە لە هەرێکێک لەمانەگەر خەلەلێکە بێ دەبێتە سترێسێک دەبێتە بارگژێکی دەرونی بۆ دروستکردن بۆ خوێندکارەکە. ئێمە ئەوەی کە لە ڕاستیە بیرمان نەچێت کە هەمیشە جەختی لەسەرەکەینەوە سەرەتای دەستپێکی خوێندن بە تایبەت بۆ ئەو فئەی کە یەکەم جارێت یەچێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە ئەبێ زۆر بە وریانەوە زۆر بە کەشێکی ئارامەوە بتوانن مامەڵەی لەگەڵا بکرێت. چونکە ئەو خوێندکارە ئەگەر من یەک تۆ تەوزیح بەم لەسەر بابەتە ئەو خوێندکارانی کە سەرەتا دەچنە ناو ناوەندەکانی خوێندنەوە جۆرێک لە گرفتیان بۆ دروست دەبێت لە ناو ناوەندەکانی خوێندنە. ئەویش ئەوەیە کە ئەمە یەکەم جاریانە دوورکەونەوە لە باوەشی گەرمی دایک و باوکیان کە تاکە شوێنێکە کە خوێندکارەکە مناڵەکە تیا هەست بە ئەمان و ئارامی بکات. بۆیە کاتێک کە ژینگەی مناڵەکە گۆڕێ بۆ ژینگەیەکی تر کە چێتە ناو ئەو ناوەندە خوێندنانەوە سیرەکە لەو ناوەندە خوێندنا کۆمەڵێک یاسا و قانون و ڕێسا هەیە کە بە هەموو تەمەنی خوێندکار لە ناو ماڵەکەی خۆیان بینیوە. وججا ئەوەی کە بۆ نمونە کۆمەڵێک با بڵێن ناز و خۆشەویستی و با بڵێن کۆمەڵێک میکانیزمە بۆ کە دایک و باوکەکە پیڕەویان کردو سەبارەت بە مناڵەکە دەستپێکی سەرەتای ئەم خوێندکارەکە ئەچێتە ئەو مەکتەبەوە زۆر جار ئێمە ڕوومان لە مامۆسانی بەڕێز کردو ئەبێ زۆر بە وشیارانەوە مامەڵەکە لەگەڵ ئەو خوێندکارانی کە سەرەتا دێن چونکە ئەوان دابڕاون ئەمان ئەو ژینگان نەدیوە کە ئێستا ئەمیتیایە و دووریش بوون لەم جۆرە ژینگانی کە گۆڕانکاری بە جلوبەرگ و بە جامتا و بە وایبۆرد و بە کۆمەڵێک ژینگەیەکی تۆزێک هەتا بڵێ جیاواز بۆ خوێندکارەکە ڕەخساوە
لەم حاڵەتە پێویستە با بڵێن لایەنی دەرونی خوێندکارەکە زۆر ڕەچاو بکرێت بۆی کە بەردەوام بێت لەسەر پرۆسی خوێندن. یەکێک لەو توێژینانەی کە لە وڵاتی میسرا ئەنجام درراوە ئاماژەی بۆ داوە کە بەشێکی زۆربەی زۆری ئەو مناڵانەی کە دوور دەکەونەوە لە خوێندن و ناتوانن درێژە بە خوێندن نامدەن لە سەرەتای دەستپێکی تازەی چوونی ناوناوەندەکانی خوێندن بۆ چکە ئەو ژنگەی کە بۆ ئەوان خوڵقاوە با بڵێن ئەو ژنگەی بۆ ئەوان دروستکراوە زۆر جیاواز بە لەو ژنگەی کە لە ناوماڵەکەی خوا هەی بووە. بۆیە جیاوازی ئەم جۆرە لە ژینگەی بۆ خوێنکارەوە لە کردەکە نەچێتەوە بۆ ناوناوەندەکانی خوێندنە. لە هەرێمی کوردستانی خۆشمانە بە سەدان نمونەی لەو جۆرەمان هەیە کە با بڵێن سەرەتا چوتە ناو مەکتەبەکە سەری ئەو هەموو قانون و یاسا و ڕێنمایی کردو ئەو شێوازە لە ژینگە و ئەو جۆرە لە خەڵکە نامۆی کە بینیبێتی بۆ ئەم خوێنکارە نامۆیە، ینی بۆ خوێنکارە زۆر جیاواز بە لۆژیکەی خێزانەکەی خۆی. بۆ ئێمە بەشێک لەو بابەتێک کە با بڵێن خوێنکارەکە تووشی حاڵەتی دەرونی دەبێت یا با بڵێن دەرونی وەکو پێویست نابێت ئەوەیە کە سەرەتای گۆڕانکاری بەسەر ژینگەکەیە دێ و دوورکەوتنەوە لە خێزانەکان و لە دایک و باوکێتی بۆ ناوناوەندەکانی خوێندن. ئێمە زۆر جار بە دایک و باوکەکان ئەڵێن ئەگەر خوا نەخواسە هەر دایک و باوکێک لە سەردەمی خۆیە با بڵێن ئەو مناڵە دەنگەدەنگێک بوو بێ شەڕێک فەوزایەک دروست بوو بێ لە ناوماڵەکەیە بۆیە پیان ئەڵێن نابێت لە بەرچاوی مناڵەکە تا بکە لە حاڵەتێکی ئەوە بۆی مناڵەکە متمانە ناکەلەوەی کە دایک و باوکی بەجێ بێڵە و هەز بە ئەمان بکەلەوەی کە لە ناوەندەکەی خوێندنا بە ئیستراحەتی خۆی بتوانێت خوێندەکەی تەواوکات. زۆر جار هەیە مناڵەکە تەرکیزی بەسەر ئەوە ڕۆکە ئەبێ سا لە ماڵەوە چی ڕوودا ئەبێت چی شەڕێک دروست بێت چێ بگۆڕێ، یعنی بەردەوام مناڵەکە بیر دەکاتەوە لەسەر ئەو بابەتێک کە لە ماڵی خوانە چی گوزەرێ. ئەمە بابەتێک لەسەر ئەو مناڵانەی کە سەرەتا دەچن و ئەو خوێنکارانەشی کە ئەگەر بۆ نمونە ساڵانی ڕابردوو چوون بەشێکی زۆر لە دابڕانیان ڕوویەوە ئەم دابڕانە لە مامۆستاسیار دواتر دێمەوە لای جەنابتان دەچینە شاری هەولێر. زۆر بەڕێز زانە عەلی شارەزا لە پەروەردەی مناڵ میوانی بەرنامەکەمانە بێ. مامۆستا زانە سڵاوت لێبێ و سپاس بۆ دەرفەتەی بەیەمەدبەخشی. لە تەواوی حکومڕانیەکانی دنیاە سێکتەری پەروەردە گرنگێکی زۆری هەیە و حکومەت گرنگێکی زۆری پێدەدا. من ناڵێم لە هەرێمی کوردستان هەیە یانە لە جەنابتان دەپرسم مادەم ئێوە شارەزای بواری پەروەردەن و پەروەردەی منداڵ یەکێکە لە ئامانجەکانی ئێوە لە هەرێمی کوردستان بەو جۆرە گرنگی بە سێکتەری پەروەردە و بە بواری پەروەردە دراوە؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سپاس تاش بۆ خوای پەروەردگار سپاس بۆ جەنابشتان. بەداخەوە لە وڵاتی ئێمە ناڵێن بایەخ بە قوتابخانە نەدراوە، ناڵێن بایەخ بە بابەتەکانی قوتابخانە نەدراوە، بەڵام بایەخی کە پێ دەدرێ بایەخێکی وای پێ دەدرێ هەر کەسە لە ئاستە خۆی لە وەزارەتەکە لە وەزارەت پەروەردە وا بایەخی پێ دەدرێ بەبێ پلانە بەبێ ڕایۆشکردنە بەبێ ئەوەی ئاگیان لە ژنگەی قوتابخانەکان بی دێن بۆ خۆیان دادەنیشت چەند کەسێک دوور لە ژینگەی قوتابخانەکانی شارەکان بڕیارێک دەردەکەن ئەو کە بڕیاری دەردەکە لەوانەیە بۆ 10 قوتابخانە باش بی چاک بی، بەڵام کە دەبینی بۆ 100 قوتابخانە 500 قوتابخانە زۆر خراپە. من یەک نمونەت بۆ دێنمەوە چەند ساڵە پێشێستا وتیان قوتابخانەکان سیستەمی زانستی و بیرکاری دەبتە ئینگلیزی باش ڕاستە بۆ چەند قوتابخانەیەک ئەمە باشە، بەڵام کە تەماشا دەکەی بۆ گشت قوتابخانەکان چکە قوتابخانە هەیە 50 کەسی لە یەک پۆلە 50 کەس لە یەک پۆل قوتابخانە هەیە ژوورەکەی هیچ ڕۆناچی تێدا نییە تاریکە. ئەو سیستەمەی کە پێویستی شە جێبەجێ بکرێت پێویستی بەکارەبایە بە ڕووناچیە بە کۆمپیوتەرە تا ئەو قوتابیە شارەزای بابەتەکە بی کەچی تەماشا دەکەین هاتوونە 1-2 قوتابخانەی شوێنە دەوڵەمەندەکان یان 1-2 قوتابخانەی تایبەتیان هەڵبژاردووە ئەو سیستەمەیان جێبەجێ کردووە. پاش ماوەیەک وەزیرش کە دێ مدیرعامێکی ترت دێ هەر بۆ خۆی بە هەوەسی خۆی دەڵێ وەڵا ئەوەمان ڕەفس کردەوە ئەمان نمونەیەکی بچووک بوو. اینجا تۆ ئەمە ئەوانتر هەموو قیاسکە هەموو بڕیارەکان کە قیاسکە لەسەر ئەم نمونەیە ئەوە کارەسات دروست دەکات. ئەو قوتابیەی کە دوێنێ دێتە شەمە دێتە قوتابخانە پێویستە پێشوازی لێ بکرێ، پێویستە ڕێزی لێ بگیرێ، پێویستە دەروون ئارام بکرێتەوە، پێویستە قوتابخانە کەشێکی ئارام هەبی. بەڵام کە دێتە ژوورەوە برای بەڕێزم ئەو ژوورە تاریکە ڕەحلەکان زۆربیان شکاون، سەبوڕەکان تەختەکان زۆربیان باش نینە، ساڵانی ڕابردووە کارەبان نییە. بۆنێکی پیس باوەڕکە قوتابخانە هەیە نزیکە لە سەر ئاوەکان بۆری زۆر پیسە کرایتە پۆلی 1 و 2 3 کارەسات ئەلێرەیە ئەو قوتابیە ڕۆژی یەکەم دێتە قوتابخانە بەو کارەساتە دێتە ناو ئەو قوتابخانەیە. لەوانەیە قوتابخانەمان هەبی 1000 قوتابی تێدا هەبی، قوتابخانەمانەیە 500 600 700 تۆ ئەو قوتابیە بچووکە 6 7 ساڵە دێتە ئەو قوتابخانەیە. اینجا کارەساتێکی تر لەوەیە
قوتابی خانەمان هەیە لەگە پۆلی نوێیە پۆلی یەک لەگەڵ پۆلی نۆ تۆ ئەم چەند ساڵیان بینە لە فرۆشگا حەقی دەخوا لە ناو یاری حەقی دەخوا لە گۆڕەپان حەقی دەخوا هیچ کەس حکوومەتی ئاگای لەو بابەتانە نییە هۆکارەکەش یەک خاڵە ئەوش ئەوەیە زۆربەی دەسەڵاتدارانی وڵاتەکەی من و تۆ قوتابیەکانیان ڕۆڵەکانیان لەو قوتابخانانە نین لە قوتابخانەیەکنیان لە دەروی وڵات یان لە قوتابخانەیەکن زۆر گرانبەها و زۆر پێشکەوتو هیچ خەمی من تویان نێ و هەر ڕۆژە بڕیارێک دەردەکەن کارەساتەکە ئەوەیە بۆیە من ناڵێم بایەخیان بە قوتابخانە و بە تەربیە نەداوە بەڵکو من دەڵێم بایەخیان پێداوە بایەخدانێکی نازانستیانە با بڵێین ئەگەر وشەکە تەواو بێ نازانستیانەیە بەر لەو بایەخدان یا بایەخ نەدانە نازانستی کە جەناب داماژەی پێەکەی بەر لە بینای قوتابخانە و دەرونی نائارامی مامۆستا و لە نابەرپرسیارەتی بەشێ لە دەسەڵاتداران و گۆڕینی مدیر عام و تا وەزیرەکانیش ئەرک و ڕۆڵی دایک و باوک ئەبێت چی بێت لە ڕەخساندنی کەشێکی لەبار بۆ ئەوەی قوتابیەکی سەرکەوتوو بنێرێتە نێو با بڵین کەلاوەیەکەوە ئەوەی کە جەنابەت دەڵێ کە قوتابخانەکانمان شوێنەکانی فێربوونمان هیچ مەرجێکی زانستیان تێدانێت لە پێشدا هەر لە فێرگەی یەکەمی منداڵەوە کە بریتە لە خێزان و لە دایک و باوک چه ئەرک و ڕۆڵێکیانەکەوێتە سەر لەوەی کە قوتابیەکی سەرکەوتوو دەروون ئارام ئامادەکرا و ڕاهێنرا و بنێرنە هۆڵەکانی خوێندن و فێرکردنەوە ئەوەی لە سەردایک و باوک پێویستە چەند خاڵێکە کە من لێرە بە کورتی بۆتانی باز دەکەم یەکەم زۆر گرنگی بەوە بدەن کە گرنگی زانست بۆ منداڵەکانیان باز بکەن خوێندن ئەو گرنگی هەیە ئەو ئەجر پاداشتەی هەیە فەرمودەی بۆ بینەوە ئاەتی بۆ بێنتەوە ئەو قوتابی ڕابهێنرێ کە خوێندن و زانست زۆر گرنگە و فێربوون شتێکی زۆر پیرۆزە خاڵی دووەم خۆیان ببنە نمونەیەکی چاک لەوەی کە کتێبخانە کەبی لە ژوورەکەیان لە ماڵەکەیان ببینێت دایک و باوکەکەی خەریکی فەیسبوک نییە خەریکی مۆبایلەکەی نییە خەریکی کتێب دەخوێنتەوە کە دیتی باوکە کە دایکەکە کتێب دەخوێنتەوە خەریکی زانست و زانیاریە ئەوە دەبێتە هاندەرێکی زۆر گرنگ خاڵی سێمش ئەوەیە دایک و باوکەکە هەل لە ماڵەوە هەوڵ بدا قەڵەمی بۆ بکڕێ دەفتەری بۆ بکڕێ پێش ئەوی بێتە ناو قوتابخانە من ئەوەی قسەی لە دەکەم پۆلیەک دەڵێم زیاتر دەفتەری بۆ بکڕێ قەڵەمی بۆ بکڕێ ئەو پێداویستانی بۆ بکڕی چەند مانگێک بەر لەوەی بێتم قوتابخانە فێری بکات چۆن قەڵەم دەگری چۆن دەستە قوتابخانە ئەوە زۆر گرنگە بۆ ئەوەی کە قوتابیەکە دێتە قوتابخانە دەروون ئارام بێ دوور بێ لە شڵەژاوی دوور بێ لە ترس دوور بێ لەوەی ئەو منداڵە هەز بە دووری بکە لە دایک و باوک خاڵی چارەم ئەوەیە دایک و باوک هەوڵ بدەن لەگەر خوشکەکانیان ساڵی ڕابردوو برێن ئەو قوتابیە پۆلی برێن 5 ساڵە لە گەشتی بەهاران لەگەڵ خوشک و برا گەورەکانیان هاتیتە قوتابخانە یەک دوو جار لەگە دایک و باوکی قوتابخانەی بینی بێ نەک ڕاستە خۆ لە ژیانی خۆی نەچوتە دەرەوە یەکسەر هاتیتە ناو کەشێک کە 180 پلەی جیاوازە لە ماڵەکەی خۆی بۆیە هەوڵ بدرێت دایک و باوک ئەو چەند خاڵە جێبەجێ بکرێ تا ئەو منداڵە دوور بێت لە ترس و لە شڵەژاوی زۆر باشە مامۆستا سیاردێمەوە لای جەنابەت من خۆم 15 ساڵ بەر لە ئێستا ئەم هۆنراوەیە لە مێشکمە دێت و دەچێ و لەبەرمان کردووە مامۆستاگیان تۆ بۆ من زۆر دڵسۆزی مامۆستاگیان تۆ لای من زۆر پیرۆزی تۆ لە باوکم زیاتر بۆ من دڵسۆزی قسەیەکی ژێ لە کوردەواریا دەڵێ هەمیشە تەنها باوک پێی خۆشە منداڵەکانی لە خۆی پیاوتر و زیرەکتر و دەوڵەمەندتر و بەختەوەرتر بن لە چەند ساڵی ڕابردوودا لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەراوردێکی گوتاری مامۆستای یابان و کوردستانەکە کە مامۆستای یابان دەڵێ سەرکەوتنی تۆواتە سەرکەوتنی من و وڵاتەکەت ژێرکەوتن و شکستی تۆواتە شکستی من و وڵاتەکەت بەڵام ئەڵێ لە کوردستان مامۆستا دەڵێ تۆ بخوێنی و نەخوێنی سعی بکەی و سعینەکەی من موچەی خۆمەرگرم و هیچ زەرەرێ ناکەم ئەم جۆرە لە دووڕوویە یا ئەم جۆرە مەبەستم لە دووریە نەک دووڕوویە یا ئەم جۆرە لە گوتارە تا چەند کاریگەریەکی سلبی لەسەر دەرونی منداڵ دروزەکە مەبەستم ئەم گوتارەش بە شێوەیەکی گشتی نییە بەشێ لە مامۆستاکان خۆشمان بیستومانە و ئەو نمونەیەش کە هێنامەوە بە جۆری لە جۆرەکان دەرخەریە واقعەیە کە لە کوردستان هەیە بەدڵنیایەوە کاریگەریەکی زۆر سلبی لەسەر خوێندکار دروست دەکات هەر ئەوەشە کە ئێستا بۆن من ڕنگدانەوەی بە لەسەر بەشێکی زۆربەی زۆری خوێندکاران لەسەر هەموو ئاستەکان ینی لەوانەیە ئێستا گەر بچیتە ناو ناوەندەکانی خوێندنەوە و بخۆم بە ئەزمموی ئەو
کارێکە لە ناو ناوەندەکانی پەروەردەیە کار دەکەم بەشێکی زۆربەی زۆری خوێنکاران ئەڵێ من بۆچی بخوێنم خۆ دانامزرێم ئیشم نییە هیچم دەست ناکەوێ ئەنی بەشێک لەو وشانەی مامۆسان ئەگەر هەندێک لە مامۆسان ئەم جۆرە وشان بەکارهێنابێ ڕاستەوخۆ ئەم جۆرە لە شێوازە تێڕوانینانە دەگوازرێتەوە بۆ چی بۆ قەنەعەت پێکردنی خوێنکارەکە لە چوادۆری خۆی بۆی بەداخەوە ئێمە زۆر جارێک قسەمان لەسەر مامۆسانی بەڕێز کردووە ڕاستە مامۆسانی بەڕێز ئەرکێکی زۆر قورس و زۆر گرانیان هەیە ئەمە نکوڵی ناکرێ و من ناتوانم بۆ نەوەسفی مامۆسا بکەم بەڵام لە هەمان کاتیشە بەسیترین وشەی مامۆسا ئەگەر بە سلبی بێ کاریگەرێکی زۆر ڕاستە و خۆ مەودا درێژ دەکاتە سەر خوێنکارەکان بۆیە زۆرێک لە مامۆسانی ئەو بەراوردکاری کە جنابەت باسە کرد لە بینی یابان و کوردستان یابان بە دڵنیایەوە زۆر جەخ دەخاتە سەر پەروەردە هەموو تەرکیزەکەی لەسەر پەروەردەیە سەری مامۆستایان و خوێنکاران و پرۆگرام و بەرنامەکانی بکەی بەردەوام ئەوان ئیشەکەنە سەر پەروەردەکردن چکە دڵنیان هەموو پێشکەوتنێکی وڵات لە پەروەردەوە دەست پێ دەکات ینی لە هیچ شوێنێکی دنیادا نییە بۆ نمە تێڕوانینی وابێ بۆم لە بڵێن لە سێکتەرێکی ترەوە من دەتوانم کۆمەلگا بەرەو پێشەوە بەرم ینی پێشکەوتنی کۆمەلگا سەرکەوتنی کۆمەلگا و بە سیستەماتیکردنی کۆمەلگا هەموو سێکتەرەکانی بەرەو پێشبوونی کۆمەلگا و مۆدربوونی کۆمەلگا لە خوێندنەوە دەست پێ دەکات لە پرۆسەی پەروەردەکردنی خوێنکارانەوە دەست پێ دەکات بۆیە جۆرێک لە تێڕوانینێ لە ناو کۆمەلگای ئێمەدا ئەویشەوەیە کە پەروەردەکردن لە ناو کۆمەلگای ئێمەدا لەو ئاسان نییە کە بتوانێت نەوەیەک بەرهەم بێنێ کە بۆ داهاتوو بتوانانی سوودی لێ وەرگین بە جۆرێکی تر با بڵێن زۆربەی زۆری پرۆسی پەروەردە بە جۆرێک تێکەڵاو بووە وای لە هاتووە زۆرێک لەو ناوەندانێک کە لەباری پەروەردەشا کار دەکەن ناتوانن وکو پێویست جایکەنەوە چکە بەشێک لە مامۆستا بەڕێزێک کە باسی کرد لە هەولێرەوە ئاماژەی بۆدا کە جۆرە لە تێکەڵی لە بڕیارەکان هەیە لەوەی کە ئەمە چۆن بکرێ و چۆن نەکرێت لە زۆربەی وڵاتی دنیادا هەر شتێک کە دەکرێت پێشەوەی بێ بەحس و توێژینەوەی زانستی لەسەر ئەنجام درێ و لێکەوتەکانی دەربخرێن قازانج و سوودەکانی بخرێتە ڕوو من سیستەمی سوودی دەن بۆ ئەم وڵاتەی من ئەبێ بزانێت چەندێ قازانجەکە چەندە سوودەکە چونکە کارکردن لەسەر خوێنکار و ئیشکردن لەسەر خوێنکار وەکو شتێکی تر نییە من کار بکەم لەسەر بەروبوومێکی تر یا لەسەر داهاتێکی تر یا لەسەر شتێکی تر تۆ لەگەڵ مرۆڤ مامەڵاکەی کارکردن لەگەڵ مرۆڤ کارێکی ئاسان نییە بۆ ئەبێ بزانین هەموو منەوشاری ئەومان بێ کە چۆن مامەڵەکە لەگەڵ پرۆسەیە بۆیە زۆر جار هەیە کاتێک کە ئەبینی پرۆسی پەروەردە لە کۆمەلگای ئێمەدا مامۆسایەک ئەگەر جۆرێک لەو قسێ بکە ئەگە یەک مامۆساش بێ سەرێکی بەلانی کەمەوە ڕێژەیەکی زۆر لە بەرچاو خوێنکاران تێری و قسێ دەکەن کەوەی کە من بەزمە ئاژۆرە گرمیانە بۆیە یعنی ئێمە زۆر جارە قسەمان لەسەر بابەتە کردووە بەردەوام ئەبێت دەورە بکرێتەوە بۆ مامۆسانی بەڕێز و ئەبدێت بکرێنەوە وەزانێرەکانی نوێگەری تیا بکرێت و ئەبێ بە جۆرێکیش بێ بەردەوام لەگەڵ سەردەمەکانە خۆیان بگوژێن بۆ خوێنکارەکانیان چونکە ئەگەر وانە بێ لە شاوێکی زۆر لە خوێنکارە چێتە ناو ناوەندەکانی خوێندنەوە و مامۆسانیش لەوانەیە بڵم کەمتر بتوانن ڕوبەڕووی ئەم جۆرە لە لێشاوە ببنەوە بۆ خوێنکاران بە شێوازێکی تر مامۆسانی بەڕێز دوو سێ جار ئەرکیان لەسەر شانە یەکێک لەوەی کە ڕۆڵی حکومەت بژێڕن کە حکومەت وەکو پێویست نەیتوانیوە کاریگەری دروستکە لەسەر خوێنکارەکان و ڕوتێکی ڕون و ئاشکرا بۆ خوێنکارەکان دابنێ بۆی لەسەر چ سیستەمێکە ڕوا و بە هەمان شێوە دەبێت ڕۆڵی دایک و باوکیش بژێڕەوەی ئەوەی کە نمونەکەی کە جەنابەت باسە کرد ئەبێ وەکو دایک و باوک وابێ هەرچەنە ئەم جۆرە لە تێڕوانینە لەوانە لای بەشێکی زۆربەی زۆری مامۆسایان بە هەند وەرگیرابێت و کاریش لەسەر کردبێ بەڵام پرۆسەکە هەر خۆی ئەوەندە بە ناومێدانە ئەڕوا ئەوەندە بە ناومێدانە ئەڕوا بەشێکی زۆربەی مامۆسانیش ئەگەر هەوڵ بدا ناتوانێت وەکو پێویست کار بکات لەسەر ئەم بابەتە بۆیە من زۆر جاریشەیە هەر لە ماوەی ڕابردووە پامێکیشم ئاراسی بەڕێز وەزیری پەروەردە کرد کە خۆش بە خۆشبەختانە ئەوەی کە من لە دوورەوەی بینم هەنگاوی باشی ناون بۆی و یعنی تەسەور ئەکرێ لەوەی کە کردار شتی باش بکات و کاری باش بکات بۆیە من یەکێک لە پێشنیارەکان بۆ بەڕێز وەزیری پەروەردە ئەوەیە کە یعنی حەقە یعنی کۆمەلگا ئێمە بزانە کە دووبانی دەوامە یا با هەر خێزانەکانی ئێمە نەبێ با گشتانێکی بۆ بکرێ با بە شێوازێک بێ کە زۆربەی زۆری ناوەندەکان ڕیکلام ئێمە لەسەر جادەکانە لە بینابەرزەکانە لە تەلەڤیزیۆنەکانە بەردەوام بە حەزێک و خولیایەک و گەڕانەوە ئیمت بۆ خوێنکارەکانمان دروستکەین بۆ ئەگەر کارێک نەکەین لەم جۆرە ئەگەر هەر بەم سیستەیە تێپەڕێنین و هەر بەم شێوازە تێپەڕێنین لەوانێ خوێنکاریش ئەو حەز و خولیا و ئارەزوی بۆ دروست دەبێ بۆ ناوەندەکانی خوێندن زۆر باشە و ئەگەر من خاڵێکی تر عەفوم کە ئاماژە پێ بنم ئەوەیە کە مامۆسانی بەڕێز ئەرکێکی قورسیان لەسەر شانە ئەویش ئەوەیە کە خۆیان ئەبێ لە ڕاستیە ئەرکی ڕازانەوەی قوتابخانەکە و پێشوازیکردن لە خوێنکاران و با بڵێن دیزاین و سەلیقەیەکدانە لە ناوناوەندەکانی خوێندنە ئەکەوتە ئەرکی سەرشانی مامۆسانی بەڕێز بەڵێ مامۆستا سیار منیش ویستم هەمان پرسیار بکەم هەر لە دایکێکی کەم تەرخەمەوە کە بەیانیان تااقەتی نییە خەو لە خۆی بزڕێنێ و دەڵێ بە منداڵەکەیەوە پارەی ڕۆژانە بۆ داناوی و خۆت لە فێ بخۆ و تااقەتی نیەستێ بۆ منە خواردنێکی بەرچایە بۆ منداڵەکەی بکە تا مامۆستایەکی گرژ و مۆن تا مێزێکی شکا و نەبوونی هیچ سەوزاییەک و کۆمەڵێ شتی دیکە کە دەرونی مرۆڤ ئازارەدەن ئەمانە تا چەند بوونەتە هۆکاری ئەو ئاڵۆزیە دەرونی کە قوتابی ئێمە هەیەی و
بە جۆرە لە جۆرەکان بۆتە هۆی ساردبوونەوەی قوتابی لە خوێندن. خۆی بە دڵنیایەوە ئێمە هەمیشە جەخ دەکەین لەسەر خێزانە بەڕێزەکان ینی مامۆسای بەڕێز لە ئەولێر و ئاماژە بە چەند خاڵێکی جوان کرد ینی هەموو دایک و باوکێکی بەڕێز ئەبێ شەوی جومعە کەبانی دەکاتە دەوام ئەبێ زۆر تایبەت بێ وەکو هەموو جەژنەکانی تر بەسەرا تێپەڕە بێ و ماڵبۆنێکی خۆشی لە دۆ ئامادەکارێکی زۆر باشەکە بێ بەم شێوازە بیکە بۆیە بێت جۆرێک لە حەز و خۆشەویستی بۆ خوێنکار دروست بکات لەوەی کە بەیانی ئەچێت ئەم داهاتوی بە شوێ دەگا و ئەرکی ئەو لەو شوێنە چییە زۆرێک لە خوێنکارانی بەڕێز لەلایەن خێزانەکانەوە وەشیاریان پێ نەدراوە ئەوان پێ نەدراوە کە ئەوان دەبێت چی بکەن و ئەرکیان چێ لە شوێنە بەشێک لەو دایک و باوکە بەڕێزانەی کە ئەگەر لە حاڵەتێکە لە کاتێکە لە زەمانێکە ئەو بڕای وایە کە بە 1000 دینار یا بە 2000 ڕۆژانە ئاماجەکەی خۆی دەپێکی خوێنکارەکەی بەڕێدەکات بە دڵنیایەوە نەخێر ئەمە بە دڵنیایەوە کاریگەری خراپ لەسەر خوێنکارەکە دروست دەکات چونکە جۆرێک لە ئیهمالی و جۆرێک لە بێباکی لەلایەن دایک و باوکەوە بەرامبەر بە خودی خوێنکارەکە بەرامبەر بۆ هەنگاوانە و بۆ ئاماجەی خوێنکارەکە ئینێت دروست بۆ لە بینە هەموو بێ ئومێدێک لە بینی دایک و باوک و خوێنکار ڕاستەخۆ کاریگەری بێت لەسەر خوێنکارەکە و لێکەوتەی خراپیشیە زۆر جار هەیە ئەم لێکەوتانە ینی تو لە کێشەی بۆ ناو ناوەندەکانی خوێندنیشەوە بۆ ناو قوتابخانەکانیشە بۆی دایک و باوکی بەڕێز ینی ئەرکی سەرشانێتی ئەو ڕۆژانی کە خوێنکارەکەی ئەڕوان نیو سەعاتە لە کاتی خۆی بگرێت پێشوازێکی جوان بە گەرموگوڕی ینی خوێنکارەکەی بەڕێ بکات با ڕۆڵی ئەوەی هەبێت کە ئەگەر نەقسێکە بێ کەم و کوڕێکە بێ لە ناوەندەکانی خوێندنا لە حکومەتە لە شوێنێکە ئەبێ دایک پڕیکاتەوە ئەبێ بەردەوام دایک و باوک چاودێری مناڵەکانیان بکەن بۆی کە دەگەنە کوێ باسمان لە کورسی و مێزەکە کرد ئەگەر ئێمە مرۆڤەکان بتوانین بە شێوازێکی زۆر باش ڕابێنین لەسەرەوەی کە زانیاریان پێ بڵێن لەسەرەوەی کە لانی سایکۆلۆژیای خوێنکار چەندە گرنگە و لانی پەروەردەکردنی خوێنکار چەندە گرنگە ئێمە زۆر جار هەیە نمونەمان هەبووە لەسەر عەرزتوانیمانە خوێندمانە بەڵام لەبەرەوەی مامۆستایەکی زۆر باشمان بووە مامۆستایەکی زۆر ئەکادیمیمان بووە خێزانێکی زۆر باشمانە بووە یعنی ئەگەر خێزانەکانی ئێمە ڕۆشیاری ئەوان هەبێت کە چۆن مامەڵەکەن لەسەر لانی دەرونی خوێنکارەکانمان و چۆن پێشوازیان لێ دەکەن و چۆن ئەم پرۆسەیان بە شێوازێکی جوان و زانستیانە تێدەگەێنن مامۆستاکانیش ئەگەر بە هەمان شێوە لەو شوێنی کە ئەوان کاری خۆیان دەکەن بەم شێوازە پێشوازی لە خوێنکارەکان کەن ئەم دووفی ئێوە لە خوێنکارەکە کە وردەوە ئومێد و هیوای بۆ دەژێڕێتەوە بە شێوازێکی زۆر جوان مامەڵەکە لە ناوەندەکانی خوێندنا یعنی کۆنتاکە دروستکردن لە بینی دایک و باوک و ناوەندەکانی خوێندنا یەکێکە لەو هۆکارە بەهێزانی کە وا لە خوێنکارەکە بەردەوام بەرەو پێشەوە بەرێ بەڵام بەشێک لە خێزانەکانی مە بەداخەوە جۆرێک لە دابڕان هەیە لەگەڵ ناوەندەکانی خوێندنا خوێنکارەکەیەتەوە نایەتەوە جاریوە بە دوو مانگ و بە سێ مانگ هەواڵی خوێنکارەکەی ناپرسێ دێتەوە درەنگێتەوە زووێتەوە هەواڵی ناپرسێ ئەم جۆرە لێ بەباکەی ڕاستەخۆ کاریگەری بۆ لەسەر خوێنکارەکانمان زۆر باشە مامۆستا زانە عەلی دێمەوە لای جەنابتان مامۆستا ئەستیار ئاماژە بەوە دەکا کە پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستان زۆر ناومێدانە ڕوا و زۆر ناومێدان هەنگاو هەڵدەهێنێتەوە هۆکاری ناومێدانە هەنگاوەڵێنانەوە و ڕۆشتنی پرۆسەی پەروەردە و فێرکردن و خوێندن لە هەرێمی کوردستان بۆچی ئەگەڕێتەوە پەیوەندی بەچیەوە یا هۆکارەکانی ناومێدبوونی خەڵک و قوتابی و دایک و باوک لە پرۆسەی خوێندن بەم شۆرەی بەو جۆرەی کە میوانەکەی ترم ئاماژەی پێکرد بۆچی ئەگەڕێتەوە بەڵێ وا دیارە کێشەیەک لە پەیوەندی مامۆستا زانە عەلی هەیە مامۆستا ئەستیار دێمەوە لای جەنابتان چی بکرێ بۆ زاڵبوون بەسەر ئەو ڕەوشە ئاڵۆزیە دەرونێ یان بەون ئەو ئاڵۆزیە دەرونەی کە قوتابی تێکەوتووە لەلایە لە کەم تەرخەمی خێزان لەلایە ئەوە پرۆسەی پەروەردە و فێرکردن و دەسەڵاتداران لە هەرێمی کوردستان و ئەو ژینگەی کە خوێندنی تیا خوێن هەر لە مێزەکەی خۆیەوە تا پۆلەکەی و تا قوتابخانەکەش لە ڕاستیە ئەگەر ئێمە بیر بکەنەوە لەوەی کە چۆن دەتوانین هەنگاو بنین بۆ کۆنتترۆلکردنی ئەو سترێس و ئەو جۆرە ناژینگە ئارامەی کە بۆ خوێنکار دروست بووە بەشێکی ئەکرێن بە دوو ئاراسەوە یعنی ئاراسەیەکیان ئەوەی کە دایک و باوکە بە ڕێزەکان ئەبێ بەڕاستی زۆر وەشیارانە مامەڵە بکەن سەبارەت بە لانی دەرونی خوێنکارەکانیان ئێمە بیرمان نەچێت بەشێکی زۆربەی زۆری خوێنکارانی کە ئەم ساڵە چونە خوێندن و سەرەت یەکەم ساڵیان لە خوێندنان ئەوانن کە مناڵ یەکەمی و خێزانانەیە بۆیە مناڵ یەکەمی و خێزانە زۆربەی کاتێ تووشی گرفتێکە بن ئەوەیش کە دابڕانە لە ناو خێزانەکەی خۆی و ڕووکردنە شوێنێکی تر بۆیە ئەرکی دایک و باوک ئەوەیە کە لە ڕاستیە ژینگەیەکی ئارام پڕ لە سۆز پڕ لە خۆشەویستی و کاتی خۆی ترخان کە بۆ خوێنکارەکەی خۆی ینی مامۆسای بەڕێز باسی ئەوەی کرد کە بە فەیسبوک و بە تەلەڤیزیۆن و بەم جۆرە لەم جۆرە ئالەتانە ناتوانانی ئێمە لە ڕاستیە ئەم ژینگی ئێستا بەم شێوازەی کە تێپەڕێن بەڕاستی ئەبێ کاتێکی زۆر باش وەکو پێویست تەرخانکەین بۆ خوێنکارەکانمان گرنگی دێن بۆ بابەتانی کە بەرزکردنەوەی ئاسی هۆشیاری خوێنکارەکانمان دەگەنێتە ئەنجامێکی باش و گرنگی لانی دەرونی خوێنکارەکان ڕەچاو بکەین کاتێک کە خوێنکارەکەت ڕوا بۆ خوێندن پێش ئەوە ڕوونکردنەوەی دەمێ سەبارەت بە خوێندنەکەی
ئاگاداری دەکەمەوە کە ئەو ئەتوانێت چی بکات لەو شوێنە و چۆن مامەڵە بکە و ئەو ژینگەیە چۆنە و خۆشی ئەکرێ بۆ منێک کەم ڕۆژ خۆشیان لەگەڵ بچن بەشێکی زۆر زۆری خێزانەکان خۆشبەختانە و ئیوان پیا کردو کە پێویستە یەکەم ساڵ ماڵێن لەگەڵ خۆیان لەگە بچنە سەردانی خوێندنەکان بکەن چونکە پێویستیان بەوەیە لەبەرەوەی کە لە ماوەکانی ڕابردووە هیچ کۆنتاکتێک نەبووە لەوەی ئەم خوێنکارە بەرن بۆ ناوناوەندەکانی خوێندن یا بۆ دەورێک یا بۆ شوێنێکی تر بۆیە سەرەتام ئەرکی دایک و باوک ئەوەیە کە ژینگەیەکی ئارام ڕەخسێنێ و بەدارەچوون بکە بۆ هەموو ئەو هەنگاوانی کە خوێنکارەکە ئێنێت و کارکە لەسەر خۆشەویستکردنی ناوەندەکانی خوێندن و لانی دووەمی چییە مامۆستا بەڕێزەکانە کە ئێمە زۆر جار ڕوویان تێدەکەین ئەرکێکی قورسیان لەسەر شانە ئەویش ئەوەیە کە ئەبێ زۆر بە حەکیمانەتر مامەڵە بکەن لەسەرەوەی کە ئەم مناڵانە هەمووی دێن لە ژینگەیەکی جیاوازن لە خێزانێکی جیاوازن هیچ زانیاری مامۆستا بەڕێزەکان هیچ زانیارێکیان نێ لەسەر شێوازی پەروەردەکردنی ئەم مناڵانە چۆن پەروەردەکراون مناڵی چەنە من چۆن نین هیچ زانیارێکی نییە بۆیە مامەڵەکردن لەگەڵ ئەم جۆرە مناڵانە لەم جۆرە ژینگە جیاوازانە لەم جۆرە خێزانە جیاوازانە کارێکی گرانە و مامۆستایان پێویستە دێمەوە لای جەنابەت دەچمە لای مامۆستا زانە عەلی لە شاری هەولێر مامۆستا زانە مامۆستاسیار ئاماژەی بەوە کرد ئەگەر کۆمەڵێ هەوڵی دڵسۆزانش لە پەروەردەیە هەبێ بەڵام ڕەوشی پەروەردە هێندە ناومێدانە دەڕوا بەڕێوە و هێندە ناومێدانە هەنگاو دەهابێ ئەو هەوڵە دڵسۆزانش دیارین مەبەستمە بپرسم هۆکاری ئەم ناومێد هەنگاو هەڵێنانەوە و ڕۆشنەی پەروەردە بۆچی یاکەن ئەوانەی کە هۆکاری ناومێدبوونی ڕەوشی پەروەردەن لە هەرێمی کوردستان هەم لای قوتابی هەم لای دایک و باوک هەم لای مامۆستا و ئەوانەی کە لە کەرتی پەروەردەیە ڕۆڵیان هەیە. سپاس من ئەوەی دابش دەکەین بۆ سێ خاڵی یەکەم لە ماڵەوە زۆر جا دایک و باوکەکان بەبێ ئەوەی ئاگاداری خۆیان بن لە مەزیسیەک لە دانیشتنیەکدا دەنیشن منداڵەکە دانیشتووە قسێک دەجێرتەوە دەڵێ ئەوەندەی خوێندم هیچ سوودی نەبوو ئەوەندەی خوێندم هیچ سوودی نەبوو ئەو قسەیە بە بەرگوێی منداڵەکە دەکەوێت پاشی سعاتێکی تر باوکەکە دەڵێ کوڕم هەستە بخوێنەوە منداڵەکە لەبەر خۆی دەڵێ باشە تازە وتت خوێندن سوودی نەبوو من بۆ بخوێنم بۆیە بەڕاستی ڕووی قسەم لە دایک و باوکانە خاڵی یەکەم دایک و باوکی بەڕێز تۆ بە هەموو شێوازێک باسی گرنگی و گەورەی و پیرۆزی فێربوون بکە باسی گرنگی زانست بکە باسی گرنگی ئەوە بکە کە مرۆڤ بە نەزانی چەند لە ژیان شکست دەخوا تۆ سیر کە دەیان دەوڵەمەندمان بینیوە کە هیچ پێویستی بە بڕوانامە نییە پێویستی بە چونەوە قوتابخانە نییە بەڵام ئەو دەوڵەمەندە چوویتەوە قوتابخانە شەوان دەچێتەوە قوتابخانە لەگەڵ سەڵقاری بوونیشی بە ڕۆژ بە کاری بازرگانی چکە دەزانی بڕوانامە و فێربوون و زانست و زانیاری چەند گرنگە بۆ ژیانی ئەو کاتێکە ئەو بازرگانەکە دەچێتە دەروی وڵات بەبێ بڕوانامە چەند هەست بە شەرمەزاری دەکات بۆیە بەڕاستی ڕووی قسەم دیسان دەڵێمەوە دایک و باوک زۆر گرنگە گرنگی زانست و زانیاری و فێربوون و قوتابخانە لای منداڵەکانیان باز بکەن و نەک بە پێچوانەوە باسی خراپی زانست و بێسوودی زانست بکەن. خاڵی دووەم مامۆستانی بەڕێز کە بخۆم بەندە مامۆستامە ڕۆژی یەکەم دوو ڕۆژی یەکەم سێ ڕۆژی یەکەم ڕاستە قوتابخانە تازە دەکرێتەوە قوتابیەکان بە تایبەتی پۆلی یەک ماندوو دەکەن پێویستیان بەوێت تۆ ڕێنماییان بکەیت بەڵام ئەوەش زۆرەکە لە پەرستش تۆ لەسەر ئەوە ماگانە موچەت لەسەری هەیە بۆیە پێویستە بە خۆشەویستیەوە بە زەردەخەنەوە ڕوو لە قوتابیەکان بکە و قوتابەکان ڕێنمایی بکە و گەورەی زانستیان بۆ باز بکە ئیمڕۆکە کە دامەزراندن نییە بێ هیوایەک ڕووی کردە قوتابیەکان پێویستە مامۆستا ئێستا ڕۆڵی خۆی ببینی بڵێ ئەمە قۆناغە ڕەت دەبێ ئەمە قۆناغە دێو دەڕوات پێویستە تۆ خوێندنی خۆ تەواو بکەی و خوێندن تەواوکردن یەکێکە لە سیماکان کە مرۆڤەکە هەست بە سەرکەوتون دەکە لە ژیان هەست دەکا بەوەی کە سەرکەوتوو بووە ئەو هیوایە کە دەگەڕێنەوە بۆ دایک و باوکەکە دەیگەڕێنێتەوە بۆ منداڵەکەی لە قوتابخانەش مامۆستا ئەو هیوای دەجێڕێتەوە بۆ قوتابیەکەی ئەلێرە دوو هەنگاوی باشە ئاژراوە داواش لە دەسەڵاتداران دەکەین بە تایبەتی وە زیارەتی پەروەردە کە من پێم وایە ئەو ساڵەکە هەنگاوی ناوە کە پرۆسەکە سەرکەوتوو بکە هەوڵ بدە کۆمەڵێک خاڵ لە تەلەڤیزۆنەکان جێبەجێ بکە دووری خاتەوە لە کۆمەڵێک فلیمی خراپ کە باسی خراپی زانست و زانیاری دەکەن لە ئەڵلقەکان کۆمەڵێک بەرنامە پەخش بکە لە گەوری زانست و زانیاری و قوتابخانە باز بکە خەڵکەکە زانستیان گەشە پێ بدا دایک و باوکەکە ئێواران جێ لە سەیری تەلەڤیزۆن دەکا چەندین ڕکلام بەسەر گەورەی زانست و زانیاری پەخش بکرێ ئەوە وا لە دەکات کە کۆمەڵگایەک دروست بی کە گەورەی زانست و زانیاریان لە هەبێت ئەوەش
وەکوتم بە هەرسێ خاڵەکە دەبێت دایک و باوک لە ماڵەوە مامۆستا لە قوتابخانە و دەسەڵاتدار میریش حکوومەتیش بە وەزارەت و بەڕوبەرایەتی لەلایەن خۆیانەوە دابینکردنی کتێب دابینکردنی ڕەحلە دابینکردنی سەبوڕە دابینکردنی ئەو پێداویستانی کە قوتابی دەیوێ بە تایبەتی چەند ڕۆژی یەکەم بۆ قوتابیانی پۆلی یەک کە سەرەتانە بەداخەوە ئەوان لە 6 ساڵینە کە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگە من لێرە دەمەوێت باسی کەم ڕۆژێک دابێتن هیوادارم من لێرەوە ڕای دەگەنم ڕۆژێک دابێت کە قوتابی بە 7 ساڵی بێتە مەکتەب بەڕاستی برای بەڕێز قوتابی بە 7 ساڵی بێتە مەکتەب من وا ناڵێم لۆکۆینەوە زانستیەکان وا دەرێن کە ئەو بەحسانی کە کراون ئەو قوتابی بە 7 ساڵی چۆتە مەکتەب تا کۆتا قۆناغەکانی تەمەنیشی لە خوێندن زۆ سەرکەوتو بۆ لەو قوتابی کە بە 5 ساڵی هاتووە یان بە 6 ساڵی هاتووە بۆیە ئەگەر ئەو ساڵیش تازە درەنگە ساڵێکی تر بکرێت بە 7 ساڵی بێتە مەکتەب بە 7 ساڵی زۆ گرنگە چونکە ئەو قوتابیە گەورە بووە تۆزێک هەز دەکا هەتا بچێت سەر ئاو بخواتەوە بکڕی چ بکڕی چ نەکڕی لە گۆڕەپان چ بکە چۆن جێ لە مامۆستای ڕابگری مامەڵکردنی چۆن لەگە هاوڕێکەی فێرکردن و خوێندن جەستەیەک بن ئەوە پەروەردە بریتە لە ڕۆح و دەرونی ئەو جەستەیە هەمیشەش جەستە بەبێ ڕۆح و بەبێ گیان بەرەو بۆگەن کردووی و بەرەو داڕزان و هەڵوەشان و داڕزانە ڕوە لە هەرێمی کوردستانیش ئەوەندەی هەستەکرێ کەرتی پەروەردە یان بەونە فێرکردن لە هەرێمی کوردستان پرۆسەی فێرکردن و خوێندن ئەوەندەی خەریکی فێرکردن و زیادکردنی زانیاری تاکەکان و قوتابیەکانین ئەوەندە گرنگیمان بەلایەنی پەروەردەیی تاکەکان نەداوە واتە پەروەردە لەگەڵ فێرکردنە باڵایان نەکردووە و هاوشانی یەک ئەم قوتابیان ئاراستە نەکردو و پێ نەگەیاندووە تا چەند فرامۆشکردن و لاوازکردنی ڕۆڵی پەروەردە لە پرۆسەی خوێندنی ئەمە داوای کردووە کە ئەم جۆرە لە ناومێدیە بێتە کایەوە و کەرتی پەروەردەمان بەرەو دواوە و بەرەو لاوازی هەنگاو بەهاوێ دەستخۆش بەڕاستی پەروەردە زۆ گرنگترە ئەگەر نەڵی نەزانست گرنگترین نییە زانست و پەروەردە بە ئەندازەیەک پێویستن کێشەی مە لە برای بەڕێزم کێشەی مە لە پەروەردەکردن ئەوەیە ئەمەوە دەزانین ئەگەر پەروەردەمان کۆمەڵێک بابەت و ئاەت و حەدیث و فەرموودە و ئامۆژگاریمان هینادرێن لە ناو کتێبەکان ئەوە ئێمە دەوڵەتانە خۆمان ڕازی دەکەین و دنیاوا سەیرمان دەکەمە زۆر پێشکەوتوینە مادەم ئەوانی تێدا نییە کەچی زۆر بەداخەوە لە پێشکەوتوترین وڵاتەکانی دنیا باسی ئەوە دەکەن کە چۆن ئەخلاق و ڕەوشت و بەهای خۆیان بپارێزن من ناوی هیچ وڵاتێک ناینم بە ئەو کەسانەی باەخ بە پەروەردە نادەن بەخۆیان دابستنەوە تۆزێک سەیری ئەو وڵاتانە بکەن کە پێشکەوتونە بزانین یەکێک لەو هۆکارانە چیە هۆکارەکە ئەوەیە قوتابیەکە پەروەردە کراوە بە ڕازگۆیی بە دەستپاچی بە دەمپاچی بە ڕێزگرتن مامۆستای بەڕێز ئێستا یەک لەو خاڵانەی ناو قوتابیان پیا بووە خۆی هەڵدەداتەوە بۆی ڕێزی مامۆستای ناگری بەجۆی ناکە ئەوش هۆکارەکە چیە ئەو زۆری فلیم و ئەو بابەتانەیە کە لە تەلڤیزیۆن بڵاو دەکرێتەوە وەکو بابەتێک کە شانازی پێوە دەکا کە دەڵێ ئەگەر ڕێزی گەورەی خۆت نەگری ئەوە یەکە لە هۆکارەکانی پێشکەوتن یەکە لە شێوازەکانی تۆ کەسێکی پێگەوشتووی کە بەداخەوە ئەوەش هۆکارەکە ئەوەیە ئێمە پەروەردە و ڕەوشت و ئەخلاقمان ئەگەر نەڵێم نەمان هێشتووە زۆر کەممان کردەوە لە ناو پەرتوکەکانی خوێندن لە ناو پەرتوکانی خوێندن بابەتی ڕازگۆیی ڕێزگرتن بە گوێکردنی مامۆستا گرنگی زانست گرنگی کات ئەگەر باسی کاتیش کرابی زۆر بە بابەتێکی کورت باس کراوە ئەمە پێویستە لە هەموو قۆناغەکانی خوێندن گرنگی کات گرنگی ڕێزگرتن گرنگی گوێگرتن گرنگی زوو نووسن و زوو هەستان لە خەو هەستان گرنگی ئەوەی کە چ بخۆی وەرزشکردن باز بکرێت بۆ ئەو قوتابیە تاکو ئەو قوتابیە کاتێک کە دەچێتە قوتابخانە و ئەو قوتابی ئەو منداڵێک کە ناچێتە قوتابخانە جیاوازیان هەبی سیر بکەم برن ئەو قوتابیە لە قوتابخانە فێرە ئەو ڕۆشتانە بووە و ئەو منداڵێک کە ناچێتە قوتابخانە سیر کە بزانە لەو ڕۆشتانە دوورە بەداخەوە ئێستا منداڵ هەیە کاتێک کە دەچێتە قوتابخانە ڕەوشتی خراپتر فێر دەبی چونکە ئێواران تۆ سیر کە کۆمەڵێک مسلسلات و فلیمی دەروەی وڵاتمان پێشکەش دەکرێت ئێوە بەیانی کە هاتوتەوە وەڵڵاهی برای ئازیزم من لە پۆلەکەی خۆمان کۆمەڵێک تەقالید کرایە قوتابیەکان لاسایی ئەو
هونەرمەندانە دەکەنەوە کە ئێوارە پیشانیدا لاسای قسەی زۆر ناشرین نابەجێ پێویستە وەزارەتی پەروەردە قسە لەگە وەزارەتی ڕۆشنبیری بکە هەردوو لە دانیشن باسی ئەوە بکەن هەر بەلای کەمی ئەو هەشت مانگەی لە کاتی دەوامی قوتابخانە هەیە ئەو بەرنامە گاڵتە جاریانە ڕابگرن لە هەندە تەلەڤیزیۆن یان ئەو ئەڵقە باڵقانە ڕابگرن کە دەبێت ئەوەی کە پەروەردە نەمینێ ڕەوژ نەمینێ ئەخلاق نەمینێ قوتابی حەز لە قوتابخانە نەمی ئەو ساعاتێک کە دەڵێن بەیانی ڕۆژێکیار باز لە ئالوودەبوون بکەین ئالوودەبوون جۆری زۆرە و پەیوەندی بە ڕەوشی دەرونی تاکەوەیە بە درێژایی پشووی هاوین بەشێ لە قوتابیەکانی ئێمە ئالوودەبوونێکی سەرسەختیانەیە بۆ ئایپاد و یاری ئەلکترۆنیەکان و تۆڕە کۆمەڵایەتیەکان چۆن بۆ منە دایک و باوک زۆر جار بە قوتابیەکەی دەڵێ لە شەمەوە بڕۆ هەینی ئایپادەکە مۆبایلەکە پلەیستەیشنەکە ئەکسبۆکسەکەت بۆ دەرەهێنم یا بۆنە لە پشووەکانە لە نەورۆز و جەژنەکانە بەجۆی لە جۆرەکان قوتابی بەردەوام بیری لای ئەوەیە کەی جمعە بێت کەی جەژنەکان بێنە پێشەوە تا ئایپاد و ئەکسبۆکس و یاری ئەلکترۆنیەکانی بخرێتەوە بەردەست وەکۆڵێن ئاغایەک بە ژێردەستەکەی وتووە نوێژێکم بۆ بکە گەر خەیاڵت نەڕۆشت ئەوە یەکێ لە عاباکانی خۆمتە دەمێ ئەڵێ دوایی وتی خەیاڵت نڕۆژی خەیاڵی ئەوم کرد داخۆ عبارڕەشەکەم بیتیا قەوەیەکە مەبەستمەوەیە ئەم ئالوودەبوونەی کە بەشێکی زۆر لە قوتابی ئێمە و منداڵی ئێمە پێوە ئالوودەبووە بەتابەت لە سێمانگی وەرزی هاوین و پشووی هاویندا چۆن چارەسەرەکرێ و وەکار نەکاتە سەرەوەی کە بەهۆی بیرکردنەوە لە یاری ئەلکترۆنیەکان ئەم قوتابی ئێمە خوێندنەکەی خۆش نەوێ و سەرکەوتوش نەبێتیایە بەڵێ سەبارەت بە ئاڵوودەبوونی خوێندکاران بە تۆڕە کۆمەڵایەتەکان و بە ئینتەرنێت و ئایپاد و هەموو ئەو جۆرانە کە ئێمە ئەگەر تەحدیدێکی قۆناغی تەمەنەکان جیاکەینەوە یعنی لە ڕاستیە سێمانگ هاوین تۆ ئەمەت خزمێتە بەردەست ئەگە هەر دایک و باوکی ئەمەی خزمێتە بەردەست ناتوانی بە ئاسانی پاشەکشە بەم پرۆسە بکەیت چکە مدمین بووە ئێمە پێڵن ئاڵوودە بووە بە ئایپاتەکە یا بە کۆمپیوتەرەکە یا بە ئینتەرنێتەکە مادەم ئاڵوودە بووە پێویستە چارەسەری بکەیت بۆیە چارە ئێمە زۆر جار قسەمە سەرەوە کردووە نابێت کارە بکەین منداڵەکانمان مدمین بکەین یا ئاڵوودە بکەین بە تەلەڤیزیۆن یا بە ئایپاد یا بە ئینتەرنێت یا بە هەچ خویەکی تر بێت کە کاریگەری خوێندکارەکە دروستکە و ئەگەر ئەمە بوو بێ ئێستا لە لای خوێندکارەکانی ئێمە لای بەشێکی زۆری خوێندکارەکانی ئێمە دایک و باوکە بە ڕێزەکە ئەبێ پێویستە و ینی من زۆر جارێتی بینیمە لەسەرەوە بەداخەوە ینی ئەبێ و ئایپاد و ئینتەرنێتانە کۆمەڵێک دیاری پەروەردەیانەی تیا کە درێ بە خوێندکار ئەگەر داتێ ینی ئەگەر ئەوانەی کەیانێ ئەبێت تەمەنەکە تەحدید کراوی ئەوانە چووکە کۆمەڵێک باڵێن قسە هەڵەگرێت کۆمەڵی بابەتی زۆر دوور و درێژ لەسەر بابەتە بەڵام ئەگەر تۆ سێ مانگ پێی بوو بێ پێویستە وردە لێ وەرگریتەوە لە تا سێ مانگ داوام دەست پێ دەکات نابێت تۆ ئەو ئومێدەی بێ بڵێ هەموو هەفتێک هەتا پێنجشەمە بڕۆ سەعید کە دوای جومعە و شەمە لەبەرەوەی کە داوام نییە من ئایپاتەکە دێمەوە چکە ئەمە کێشەیە لە ڕاستیە تۆ خوێندکارەکە بە زۆرە تەمەڵ کردو کە داد بڕاندووە لە خوێندن ینی هەموو دابڕانێک لە خوێندن ئیشکالات بۆ خوێندکارەکە دروستکەوە لە خوێندکارەکە کە کەمتر گرنگی بدا بە پرۆسەی خوێندنەکە و زۆرتر گرنگی بدا بە ئایپاد و ئینتەرنێتەکەی چکە ئەگەر ئایپاتەکە تۆ ڕاستەخۆ لێ ساندەوە تووشی عقدەیەکی نەفسی بێت تووشی گرێکی دەرونیە بێت تۆ چیت پێ ناخۆش بێت دیشی تۆ ئەجوڵێتەوە ئەگە تۆ پێت خۆش بێ بچێ بە خوێندن ئەو ناچێ بە خوێندن ئەگە تۆ پێت خۆش بێ ئەوە سعی بکە ئەو ناکە یعنی دژی تۆ ئەجوڵێتەوە بۆیە جۆرێک لەو تێگەشتانە لەوەیە کە کاتێک تۆ مناڵەکەی خۆت ئاڵوودە کردو بە ئینتەرنێت و بە ئایپاد و بە هەموو تۆڕە کۆمەڵایەتیانە ڕاستەخۆ لە دوورگرێتەوە بۆیە هەڵەی ڕاستەخۆ لێ وەرگیتەوە هەر هەڵە بۆ کە یەکەم جار داوتێ بەڵام ناچیت تۆ دووبارە بە هەڵەیەکی تر ئەمشە ڕاستکەیتەوە بۆیە توانی تا سێ مانگی تر وردە من ئەم پرۆسەی ئەکشێنمەوە و بەدیلی بۆ دادەنم چکە ئەگەر بەدیلی بە قەوتری بۆ دانەنێم بەدیلێکی گونجاوتری بۆ دانەکەم لەو ئێستا کە لە بەردەستێتی بە دڵنیایەوە قبولی ناکات و ڕەزیەکاتەوە بۆیە جۆرێک لە بەدیلەکان لای ئێمە کە بە گونجاوی دەزانی ئەوەیە کە گەشتکردن بێک بۆ منە بۆ باخچەکان بۆ پارکەکان یاریکردن بێ سەیرانە بێ شتێک بێ کە بەدیلە بۆ خوێندکارە دروستکە وا لەم خوێندکارەکە کە تاموچێژی ئەوەی کە لە ئایپاتەکە دەستی دەکەی لەو شتە دەستی کە تۆ بۆی دەکەی یا زۆر جارێ ئێمە بۆ خێزانەکان ئەڵێن بەدیلی ئایپاتەکە تۆ توانی بیکەی بە یاری خۆت هەر خۆت یاری لەگەڵا بکە خۆت شەڕەشەق و گاڵتە و گەپە و ئەم گەمە ئەو شانە لەگەڵا بکە بۆیە ئاڵوودەبوون بە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە کارێکی ئاسان نییە دایک و باوکە بیوێ بە ئاسانی چارەسەریکە زۆر جار ئێمە ڕێنماییمان کردوون لەو سێ مانگە هاوینە ئەم سێ مانگە هاوینە بەداخەوە بۆ ئەوە نییە کە تۆ بە ئارزووی خۆت ئایپاد و ئینتەرنێت و هەموو ئەمانی بخەیتە بەرزی تاوی وا هەست بکەیت کە ئەم سێ مانگە ڕێستێکە بۆ خوێندکارەکەی خۆت
تۆگە حسابکەی هەژمانگی خوێندنەکەش بەشێک لە ڕێستە بۆ خوێنکارێکی خۆت چکە ڕێستی هەژمانگی خوێندنەکە برەودانە گەشەکردنە بە ئاسی معریفە و لانی دەرونی پەرۆدی خوێنکارەکەی خۆت بۆیە تێڕوانینە هەڵەکان ئەمەیە کە تۆ سێمانگی خوێنکارەکەتی بە ئارەزی خۆی چیەکە بیکە ینی بەردەوام خەریکە ئینتەرنێت و بەردەوام خەری نەخەوشانە بۆیە زۆر جارێ ئەمە ڕێنمایی خێزانەکانمان کردو وتمانە مانگێک پێش ئەوەی کە داوام دەست پێ بکاتەوە ئەبێ وردە تۆ خوێنکارەکە بخیتە سەر سکەی کە بە جۆرێک هەموو کاتی خەو و خواردن و خۆراک و جلوبەرگ و ئیتیزامات بوون بەداوام و کۆمەڵێک ئەو بەرپرسیارەتانی کە پێویستە لە کاتی خوا بیکە ئەبێ فێری ئەم خوێنکارەکەی ڕایبێنی لەسەر پرۆسەیە چکە تۆ سێریکە تا ئێستا خوێنکارێک سەعات 10 بانیە ساڵ 11 بانیە ساڵ ئێستا تۆ بێ 7 بانیە سەشتی بانیە سێنی ئەمە گرفت بۆ ناوەندە خوێندنەکانی دروست دەکا هەتا سەعات 10 و 11 خوێنکارە خەوتو بەس بەجەسە لە ناو شوێنەیە بۆیە کە باسی ئاڵوودەبوونەکەین ئەبێ بەڕاستی مادەم ئاڵوودەمان کردو بێ بۆ شارانە کار بکەین لەسەر چارەسەرکردنی ئێمە ئەش بۆ شازانە بێ بەدیلی بە قەوتری بێتێ کە لێکەوتی خراپی نەبێ بۆ خوێنکارە زۆر باشە ماوە سازانە دێمەوە لای جەنابەت تۆخبوونەوەی جیاوازیە چینایەتیەکان لە هەرێمی کوردستان و زیادبوونی خوێندنی ئەهلی و خوێندنی ئینگلیزی و زانکۆ و پەیمانگە ئەهلیەکان بەوەی کە لەوە چێ خوێندکارێکی هەژار بڵێ ئەم بە نمرەیەکی کەم دەچێتە خوێندنێکی یام زانکۆ و پەیمانگایەکی ئەهلی وە لە داهاتووشدا هەلی کاری باشتری بۆ ڕەخسێ و لە پێش منیشەوە بە جۆرە لە جۆرەکان زەواج و هاوسەرگیریەکە و ژیانی خۆی بنیادەنێ ئەمە تا چەند کاری کردوتە سەر ڕەوشی پەروەردە بەوەی کە قوتابی ئێمە بڵێ مادام کوڕە بەرپرسێک کوڕە دەوڵەمەنێ هایلافەژی و لە پەیمانگایەکی تەواو ژینگەیەکی خاوێن و سەوزایی و مێز و ڕازاوە منیش لە شوێنێکا کە تەنها سیمای مەکتەبی پێوە نییە ئەمە تا چەند کاری کردوت سەرەوەی کە بەشێ لە پەروەردەی ئێمە بەو ناومێدی و بەو فلتەری نامێدێدا بڕوە ئەوەش هۆکارێکە لەو هۆکارانەی کە وای لێکردێ منداڵ ڕقی لە قوتابخانە بێت بەڵام ئێمە ئەو ڕووداوە هەیە ئەو بابەتە هەیە ئێستا ئەمە چی بکەین چارەسەری بکەین قوتابخانەی ئەهلی هەیە وە قوتابخانەی حکومی هەیە من وەکو باوکێک ناتوانم بی بەمە ئەهلی دەی بەمە هی حکومی باش ئێستا چ بکەم ئەمە نابێ من دەستە ئەژنە دانیشم و بڵێم وەڵاهی اینجا کێشەکە مادەم هەبوو ناتوانم چارەسەریکەم دەبێ ئەو دایکە ئەو باوکە دیسان وەکوتمان دایک و باوکە چێ ڕۆشنبیر بن ماڵەکەی بۆ بکەنە ماڵێک کە جیاواز بی لە ماڵەکانی تر ئارام بی پڕ لە خۆشەویستی بی پڕ لە ڕێزگرتن بی تێری خۆشەویستی بکەن تێر ڕێزگرتنی بکەن پێ بڵێن ئەمە ژیانە ئەمە قۆناغێکە ڕاستە لەم قۆناغە تۆ لەم قوتابخانەکەی تۆ لەوانەیە بە 20 ساڵ بە 30 ساڵ لە دوای قوتابخانە ئەهلیەکان بی ئەو قوتابیە هام بدرێ پژوێ نەخرێ نەک لە لای ئەو باسی گرنگی قوتابخانە ئەهلیەکان بکرێ زیاتر ئەو قوتابیە ورەی دابەزی بێ ئومێد بی دەستە ئۆزنۆدانیشی مادەم وایە ئەمە ژیان کۆتایی هات نە پێ بڵێن ئەوە ژیانی ژیان لە سەرەتاوەیە و زۆربەی کەسە سەرکەوتوەکانی دنیاش کوڕە هەژار بووینە کوڕە فەقیر بووینە ئەوەش کۆمەڵک چیرۆکیان بۆ بجێڕینەوە پێغەمبەران کوڕە هەژار بووینە لە زانایانی مسلمان هەروەتر وایان لێ بکەین لە ماڵەوە ئەو کەشە دروست بکەین بەڕاستی من لێ ناشارمەوە ئەو قوتابخانە ئەهلیانە هەندێکیان هەمویان نا هەندێکیان زۆر خراپن بەهۆی ئەوەی کە بەس لەسەر ڕووکەش ئیش دەکەن بینایەکی جوانیان دروست کردیە بابەتێکی باشە دانا لە ساحەکان بۆ ڕاکێشانی خەڵک لە گۆڕەپانەکان کاتێک کە قوتابی بەتەک ئەو قوتابخانەدا دێ ئاخەڵ دەچێشی بۆیە پێویستە دایک و باوک ڕۆشنبیرانە مامەڵە لەگەڵ بابەتە بکەن لە قسە لەگە دایک منداڵەکان بکەن دیسان گەشت بکەن سەیران بکەن چونە دەرەوە وا بکەن ئەو منداڵە هەز بکە ئەویش کۆمەڵێک بابەت فێر بووە شتی نوێ فێر بووە کتێبخانەیەک لە ماڵەکەی خۆی دروست بکە جانتای چاک کەلوپەلی پێداویستەکانی قوتابخانەی باشی بۆ بکڕی جلوبەرجی چاکی بۆ بکڕی گرنگەوەی ئەو هەز بکە تۆزێک نزیک کەوتوتە لە قوتابخانەکان لە قوتابخانە ئەهلیەکان ئەجینە بەداخەوە من لێ ناشارمەوە کاریگەرێکی خراپی هەیە لەسەر دەرونی منداڵ کە دەبینی ئەو لە چ قوتابخانەیەکیە زۆر باشە قوتابەکانی تریش مامۆستاسیاناست و کۆتا پرسیاری بەرنامە ڕاستی جەناب دەکەم زۆر بە کورتی لەگەڵ ئەم هەموو ڕەوشە خراپە لەگەڵ نەبوونی موچەی ڕابردووی مامۆستایان و بایکۆتی مامۆستایان لەگەڵ
ئامادەیی و نابەرپرسیارەتی بەشێ لە دایکان و باوکان. بۆچی سەرنجام بەشێ لە قوتابیان نمرەیەکی زۆر بەرزدێنن پلە بەرزەکانی خوێندن بەدەستێنن هەم لە هەمان ژینگە و لە هەمان مەکتەب و لە هەمان مێزێک کە لەگەڵ کەسێکی ترا کە لەوەچێ زۆر ناسەرکەوتوانە خوێندن ئەگەر تەواو بکە نمرەیەکی زۆر نزم بێنی مەبەستمەوەیە لەگەڵم هەموو ڕەوش و ژینگە خراپەی خوێندن نابەرپرسیارەتی بەشێ لە دەسەڵاتداران نەبوونی منهەج و پرۆگرامێکی شیاو بۆ خوێندن قوتابیەکمان تیا هەڵەکەوێ نمرەی 1990 دێنێ و خەڵکێکیشمانەی بە زۆر ئەگاتە 50 و لە ئاستی چلەکاندایە. بەڵێ بەشێکی هەرە زۆری ئەو خوێنکارانەی کە توانیوە دەرەجێکی باش بێنێت وەکو کوردەواریە لە قەڵایەکان لە پشتەوەیە کە دایک و باوکێکی زۆر باشان لە پێشەوەیە لە پشتەوەیە هەمیشە دایک و باوک بەڵام هەر لە هەمان خێزاندا منداڵێکمانەیە 100 دێنە هیوا هەیە هەر خوێندنیشی پێتاوە ناکرێ هەمان دایک و باوکیش بوون و هەمان قەڵاش بوون بۆ ئەویش. بەڵێ شێوازی مامەڵەکردنی دایک و باوک ئەبێ بە شێوازی عەدالەتانە و دادپەروەرانە بێ سەبارەت بە مناڵەکانی چکە بەشێک لە تێڕوانی نەسلبیەکانی دایک و باوک بۆ ئەم مناڵیان لەو مناڵیان زیرەکترێ ئەمیان لەویان باشترا ئەو جۆرە لە جیاوازیە دروست دەکات کە یەکێکیان باشتر بە لەوەی تریان بۆیە ئەگەر ئێمە بە هەردوو ڕیتم مامەڵە بکەین هەوڵ بین خراپەکە بەرینە لای باشەکە و گرنگی بە هەردووکان بێن لێ کاتا بە دڵنیایەوە هەردووکان دەتوانن ئەو دەرەجێ بێنن کە دایک و باوکەکەت محیانە بۆیە دایک و باوکی تەندروست دایک و باوکی تاوەپەروەردەکرا و خوێنکارێکی تاوەپەروەردەکرا و بەرهەم دێنێ ئەگەر لە کاتێکیشا کۆمەڵای ئاستەنگ و بربەست لە دەروی خێزانەی خۆی بێتە پێشەوە بۆیە جۆرە لەم تێڕوانینانی دایک و باوک وای لەمەی کردووە کە خوێنکارێکان دەرەجێکی باش بنەوەی تریان نهێنێ لە ناشەرمەوە بیر و بۆچوونی سلبی با بڵێن تێڕوانینی سلبی بەراوردکردنێکی سلبی خوێنکارەکە بە کەسێکی تر و ئەم جۆرە لەم جۆرە میکانیزم و مامەڵەکردنی خێزان بەرامبەر بە مناڵەکان ئەم جۆرە لە جاکارە دروستەکات چێکان زۆر باش چێکان زۆر خراپە بێ بۆ ئێمە هەمیشە بێ وا مامەڵە بکەین دایک و باوکانش بێ وا مامەڵە بکەن هەوڵ بەی خراپەکە بەرینە لای باشەکە و بەیەکەوە بیان بین ئیشی ئەمە ئەوەیە ئەگەر هەر بەتەنا باشەکە بەرین و واز لە خراپەکە بێنین ئەوە کەوایلات ئیشێکی باشمان نەکردو کەوایلات نەتیجەیەکی باشیشمان ئەگەر لە کاتێکە ئەو تەربیەکە میشمانە زۆر سپاس ئەگەر دەرفەتم بێتێ لە کۆتاییەک دوو ڕستە ئەڵم هیوام وایە دایک و باوکە بەڕێزەکان لە ماوەی ئەم هەفتەیە کە پرۆسەی خوێندن دەستی پێ کردووە جۆرێک لە چالاکی و جۆرێک لە کەیفخۆشی و جۆرێک لە ڕازانەوە بڕازێنەوە بۆی کە خوێنکارەکان تاموچێژێکە هەبێ بەسەبارە بە خوێندن و پەیامی دووەمیشم ئارازی وەزیری پەروەردەکەم کە چالاکێکی باشی پێوە دیارە و ئەو هەنگاوانەی ناونی زۆر باشە هیوادارم هەنگاو بنێ و بەپێی ئەو هەموو توێژەر و ئەو هەموو توێژەران کە لە ناوەندەکانان کار بکەن بۆی هەموو ئەو کەم و کوڕانە بخەنە سەر بەردەسی کە هۆکاری ئەم هەموو ناومێدی چێکە ڕوو لە ناوەندەکانی خوێندن کردووە. زۆر سپاس بۆ بەڕێز زانە عالی شارەزا لە پەروەردەی منداڵ کە لە ستودیۆکانمان لە شاری هەولێرەوە میوانی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ بووی هەروە بەڕێز هەستیار عالی توێژەری دەرونی لە شاری سلێمانی و میوانی ئەم شەوی بەرنامەی گفتوگۆ بووی زۆر سپاسانەکەم بینەرانی ئازیز و خۆشەویست بەم شێوەیەتی کۆتایی ئەڵقەی ئەم شەویشمان تا بەیگەشتنەوەیەکی تر بەخوای گەورە مێرەبانتان ئومێدی ساڵێکی نوێ و وەرزێکی سەرکەوتن بۆ تەواوی قوتابیانی کوردستان ئەخوازم خواتان لەگەڵ.